ترسی تۆ لە مردن یەک سانیەک یەک چرکەیەک مردن دوان ناخات و پێشیشی ناخات. کەواتە مەترسە خۆت بۆ مردن ئامادەکە، خۆت بۆ دوای مردن ئامادەکە، چونکە کاتێک کە تۆ دەمریت زۆر بەڕێزی لای خوای پەروەردگار ئەگەر ئیماندار بی و ئەهلی ئیمان بیت، ئەگەر لە دنیادا خوات ناسی بێ و بەندایەتی بۆ خوا کرد بێ، تۆ زۆر بەڕێزی لای خوای پەروەردگار. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانە کاتێک کە ڕۆحەکەی دەرچوو، ڕۆحەکەی مەلائیکە بەرزی ئەکاتەوە بۆ ئاسمان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانە ڕۆحەکەی بەلای هەر کۆمەڵێکا بڕوە کە لە ناو کفنی بەهەشتایە، کفنێکی حەریری لێ بەهەشتەوە بۆ هاتۆ بە تایبەتی، بۆنی میسکی لێ دێ خۆشترین بۆن، ئەم ڕۆحە بەرزە بێتەوە بۆ ئاسمان. لاشەکە دەکەوێت، بەڵام ڕۆحەکە بەرزە بێتەوە بۆ ئاسمان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەلای هەر کۆمەڵێ مەلایکەیەکە دەڕوات، ئەو مەلایکەنە دەڵێن ئەم ڕۆحە پاکە هی کێیە؟ مەرحەبا لە ئەم ڕۆحە پاکە، مەرحەبا لە ئەم ڕۆحە پاکە بێ کە لەناو ئەم لاشە پاکەدا بووە، کە ئینسانی ئیماندار و خواناسە، ئینسانی ئیماندار ڕۆحی پاکە، لاشەی پاکە. ئینسانی زاڵم مستەمکار و بێدین ڕۆحی پیسە، لاشەی پیسە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ڕۆحەکە بەرزە بێتەوە بۆ ئاسمان. دەفەرمێ کاتێک کە دەگاتە ئاسمانی یەکەم، ئاسمان یەکەم هەمووی دەرگاوشتی هەیە، مەلائیکە سەلامی خوای پەروەردگارێ لەسەر بێ دەیپارێزن و حەرەسن. داوا دەکا ئەو مەلائیکانەی کە ڕۆحەکەی ئەو ئینسانە ئیمانداران پێیە، دەڵێن دەرگامان بۆ بکەرەوە، ڕۆحمان پێ، ڕۆحی فەڵان کەسمان پێ، فەڵان کەس بەڕێزە و خۆشەویستی خوایە، ئیماندارە، بەهەشتیە، ڕۆحی ئەومان پێ. داوا دەکەن لە دەرگاوانی ئاسمان یەکەم دەرگایان بۆ دەکرێتەوە، هەمویان دوعای خێری بۆ دەکەن، دەڵێن ئەم ڕۆحە پاکە کێیە؟ دەچنە ئاسمانی دووەم دەرگایان بۆ دەکرێتەوە، ئاسمانی سێم، چوارەم، پێنجەم، شەشەم، حەوتەم. خۆزگەمان بۆ کەسانە بێ. إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين كانوا قليلا من الليل ما يهجعون كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون وفي أموالهم حق للسائل والمحروم. ئینسانێک لە دنیادا خۆی ناسیوە ئەگەر چەند کاتێکی کەمیش بێ، مەلایکە ئەو ڕۆحەی دەبات هەتا دەرگای ئاسمانی حەوتەمیشی بۆ دەکرێتەوە، دەچێتە خزمەتی خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە. ئەو ڕۆحە پاکە، خوای پەروەردگار دەفەرمێ ناوی عەبدەکەی من لە عیلیین کە پلەی بەرزی بەهەشتە لەوێ ناوی عەبدەکەی من بنووسن، لاشەکەی بگەڕێنەوە بۆ سەر زەوی، چونکە من لەوانم لە زەوی دروست کردووە، دەبێ بچم ناو زەوی لەوێشەوە زیندویان دەکەمەوە. ئەمە ڕۆحی ئینسان ئیماندارە. تۆ ئیماندار بە، وەڵڵاهی دوای مردنت ئەو کاتەی خەڵکی شیوەنت بۆ ئەکا ڕۆحەکەت لە خزمەتی خوای پەروەردگارە. وەڵڵاهی ئەو کاتەی خەڵکی خەمت بۆ دۆخوا فەڵان کەس گوناحە خۆمان کرد بەسەریا، گوناح نییە، من و تۆ گوناحین، ئەوەی خوا لێ ڕازی بێ گوناح نییە، بەراوەیە، سەربەرزە، سەرفرازە. بۆیە مردن زۆر خۆشە بۆ ئینسانی ئیماندار، بەڵام بۆ ئینسانی زاڵم مستەمکار و بێدین و خوانەناس مردن سەرەتای نەکبەتی و نەهامەتێکی